هەفتاو یەکەمین ساڵیادی دامەزرانی کۆماری کوردستان لە وڵاتی سوئیس بەڕێوەچوو. ڕۆژی شەمە ڕێکەوتی دوی ڕێبەندان لە شاری بیل لە وڵاتی سوئیس ڕێوڕسمێکی بەشکۆ بە بۆنێ هەفتاو یەکەمین ساڵیادی دامەزرانی کۆماری کوردستان بەڕێوەچوو. سەرەتای ڕێوڕسمەکە بە سرودی نەتەوەی ئەیڕەقیب و ڕاگررتنی خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدان دەستی پێکرد. دواتر حەمید چوپانی بەرپرسی تەشکیلاتی حیزبی دموکرات وتەیەکی کورتی بە ناوی کۆمیتەی حیزبەوە پێشکەش بە بەشداربووان کرد. پاشان لەلایەن کامران ڕەسووڵی بەرپرسی گشتی کۆمیتەی حیزبی دموکرات لە وڵاتی سوئیس وتارێک پێشکەشی بەشداربووان کرا. ڕەسووڵی لە سەرەتای وتارەکەیدا وێڕای بەرزن نرخاندنی ئەو ڕۆژە گوتی هەرچەند سەبارەت بە کۆمار و تایبەتمەندیەکانی زۆر گوتراوە و نووسراوە، بەڵام پەیام و دەستکەوتەکانی کۆمار هێندە گەورەن و ئەوەندە زۆرن کە هێشتا پێویست دەکات هەر کات و هەر سات ئاوڕی لێ بدەینەوە. گەورەیەک کە نەوەکانی ئیمڕۆ کە کۆماریان بە چاوی خۆیان نەدیوە هێشتا بە شانازیەوە باس لە کۆمار و دەستکەوتەکانی دەکەن. ڕەسووڵی هەروەها لە بەشێکی دیکەی قسەکانیدا لە پەیوەندی لەگەڵ دۆخی ئێستای ڕۆژهەڵات وتی وەک دەزانن لە نەورۆزی ئەمساڵدا حیزبی دموکرات خەباتێکی نوێ و فرەڕەهەندی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕێژیمی کۆماری ئیسلامی لە ژێرناوی ڕاسان ڕاگەیاند. پەیامی ڕاسان ئەوەیە کە داوا لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دەکات بە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و کرێکار و خوێندکار و پیر و لا و ژن و پیاو بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕێژیمی کۆماری ئیسلامی هەر کەس لە شوێنی خۆی و لە پێگەی خۆیەوە بۆ پشتیوانی لە ڕاسان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕێژیمی کۆماری ئیسلامی هەنگاوی جددی هەڵبگرن. بە دوای ئەودا پەیامی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش کرا. لە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەشدا ساشان ئێرنێست بەرپرس لە ڕێکخراوی ئاڤاسێ لە سوئیس وتارێکی پێشکەش کرد. دواتر پارچە هۆنراوەیەک لەلایەن لوقمان ماماڵنژادەوە پێشکەش کرا. بەشی کۆتایی ڕێوڕسمەکەش تەرخان کرابوو بۆ شایی و هەڵپەڕکێی بەشداران کە بە بەشداری هەردوو هونەرمەند میکایل و ئەرسەلان جودەت ڕێوڕسمەکە ڕازێنرا بوویەوە. لەم ڕێوڕسمەدا ئەم حیزب و ڕێکراوانە پەیامی پیرۆزباییان ناردبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دموکراتی کوردستان، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی شیوعی کوردستان، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، سازمانی خەباتی کوردستانی ئێران، ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسا، ڕێکخراوی مافی مرۆڤی کورد لە سووریا.